سلااوڕێز خۆشەویستی بۆ هەموو لایەک ئازیزان هەروە دوای ئیش ئەمەوێت چەند دقیقەیەک لەسەر ئەو مەسەلەی بەشداربازیانی هەندێک قسە بکەم کە ئەمڕۆ لەگەڵ سنتەری میترۆ ئەوەی ناوی شێت خوابانەوەکان لێرە نووسی بوو لەگەڵ ئەمەی ڕۆژنامە نووسان بەیەکەوە کۆمەڵی قسەیان کرد کە لە دوای چەند ڕۆژ نزیکەی مانگێک ئازاد کرا. ئەمێ نەزەری خۆم لەسەر ئەو مۆسوعە بۆ هەموو لایەک ڕوون بکەمەوە و ڕێی خۆم بڵێم کە ئەمانە بۆچی واکەن. سەرەتا بەشداربازیانی کە لەبەرەوەی کە زیندان بووە بەدەل لەوەی کە من لەگەڵی بم یا لەگەڵی نەبم کارەکانیم قبول بێ یا کارەکانیم قبول نەبێ ئەمە بەڕاستی جێگەی قسەوباز نییە. ئەوە گرنگە کە هەرچێکیش بڵێ ئێستا من هیچ لی ناگرم لەبەرەوەی کاڵێ من لە ئاسایشا زۆر ڕێزم لێ گیراوە و سوزانم کۆمەڵی قسەوباس و ئالم بابەتانەوە. ڕاستیەکەی ڕێز ئاوا نییە لەژێر فشارایە ئەو قسەوباسانە. ڕێزگرتن ئەوەیە کە من لە سلێمانیام کۆمەڵێک مەلەف بڵاوەکەمەوە شکاتم لێکرێ یا هەرچێک بێت لێرەدا ئاسایش یان پۆلیس پەیوەندی پێوە کا بە نامەیەک ئەڵێ لە فڵانە ڕۆژ سعاتی ئەوەندە لە ئاسایش یا لە فڵان نوکتە ئامادە بە. ئەمە ڕێزە اینجا منە ڕۆم بۆ ئەوێ لەوێ ئیجاعاتە یاساییەکان چۆن بێ ئیجاعاتەکان ئەوە من قبوڵی دەکەم. بەڵام تۆ شەو 4 دانە مەفرەزە بنێریت بە دەموچایی داپۆشراوەوە پچی ئەمانە هەمویان بگریت تورەکەکەی بەسەریانە بیان بێ بۆ ئاسایش پێسە بڵێ وەڵا ڕێزمان لێگیراوە من ناکرێت ڕاستی. بەرحاڵ ئەو ڕەنگە مەجبور کرابێ وایە لەبەرەوەی من گلەی لەو ناکەم لە حەقیقەتا لە بەشدار حتا ئەگەر ئەمەی من ڕەت کاتەوە ئەم قسانەم و جوێنیشم پێ بدا و هەرچێکیشکە دیسان من وەڵامم بۆ ئەو نییە چونکە من ئەو هەلوو مەرجانە هەمووی بەڕاستی لەبەر چاوەگرم. این جارە لە قسەی ئەو کابرایی کاروان ئەنوەر کە مەسئولی سندیکای ڕۆژنامەنووسی سلێمانیە و پیاوی دەسەڵاتە و ڕەحمان غەریب هەمووتان ئەو ڕەحمان غەریب ئەناسن وەکو میترۆوانە لەگەڵ بەشداربازیانیا کۆمەڵی قسە و باسییان کرد. بە قسەکانە دەرکەوت کە ئەمە بەشدار قوبا تاڵەبانی ئازادی کردووە چونکە ناویان هێنا و سوپاسیان کرد و ئالم بابەتانەوە جا زۆرناژەن هەمیشە ئەوە عادەتێتی بەڕاستی وەکو ڕەحمان و وەکو کاروان لە حەقیقەتا چونکە زۆرنای دەسەڵاتن. بەڵام ئەوەی کە بەلام وسەی بۆ ڕەحمان غەریب زۆر خراپ لە بەشداربازیانیە بەڕاستی ئەبێت گوێگیر خەڵکی ئاگا و هوشیار باش لە مەغزای قسەکانی کابرایەکی خائین و قەڵەم فرۆشێکی وەکو ڕەحمان غەریب تێبگا کە لە قسەکانی دیقەت بدەن ئەڵێ باسی لەوەیەکە کە دەوڵەمەنەکان ئەمانە بەکارەهێنن و بە پارە دژایەتی یەکتری پێەکەن و کەیسی جاسووسی و ئالم بابەتان یعنی ئەوە غیرە مباشر هەمووی لەگەڵ بەشداربازیانی بوو بەوەی کە قسەکەی ئەگەر بەوکو منطق سێریکەین بەوە ماناکەی ئەوەیە کە ئەم بەشداربازیانە کاری مێدیایی کردو بۆ پارەپیاکردن ئەم دەوڵەمەندژی ئەو دەوڵەمەند پارەی وەگەتۆر لە مولە و دوای ئەوەی جاسووسی کردووە بۆ ئەملەوە بۆ ئەولە ئەلەم بابەتانە یعنی کولی قسەکانی ڕەحمان غەریب لێدانیشی کوشندە یا تیرۆرکردنی کەسایەتی بەشداربازیانی بوو. دەبوو بەشدار لەویا قسەی کردەیە بەڵام ئێشتا وەکو خۆیان ئەیانوت ئازاد نەکەوت دەستی ئەوانە بووە خۆ ڕەحمان و کاروان ئەنوەریش کە مەسئولی سندیکای ڕۆژنامەنووسانە هەردووشیان هەر ئاسایشن فەرق ناکە بەڕاستی لە پات لە هەولێر ئاسایشن لە سلێمانی ئاسایشن مهمە نۆکەری ئەو دەسەڵاتن. دوای ئەوە هەم کاروان ئەنوەر و هەم بەشداربازیانی قسەیان سەرەوە کرد کە کاری ڕۆژنامەنووسی ئاوا نابێت و مەلەفە گەورەکان ئەوە یعنی چۆن بە قسەی ئەوان کاری ڕۆژنامەنووسی ئەبێت چۆن بێ وەکو چۆن یەکێتی و پارتی ساڵانێکە ئەڵێن ئێمە ئۆپۆزیسیۆنێکمان ئەوەیە کە ئۆپۆزیسیۆنێکی قانع بێ ئۆپۆزیسیۆنێ بێ کە دەسەڵات باسی ڕوخاندن نەکە واتە ئۆپۆزیسیۆنێ بێ لەگەڵ یەکێتی و پارتی دابنیشێت ببێ بە شەریکیان بەشی خۆی بەرێ ئەم ئۆپۆزیسیۆنی قبوڵ یەکێتی و پارتی. ئێستا لەسەر هەمان ئەم ڕیتمە هەم کاروان ئەنوەر وەکو مەسئولی سندیکای ڕۆژنامەنووسانی سلێمانی و هەم ڕەحمان غەریب پێیان وایە ئەمەی بەشداربازیانی و ئەمانە ئەیکەن قابل
قابلی قبول نییە بۆ ئەم دەسەڵاتە و ئەبێ ڕۆژنامە نووس ئاوا بێ ئاوا بێ ئاوا بێ چۆن بێ بەهینی ئەمان بە عقلی ئەمان ئەم ڕۆژنامە نووسانە پیاوی دەسەڵات بن شتیشی ئەوتۆ بەوە نەڵێن ئەگەر جارێکی و پارتی بکەن ئەوە ئەمنی قومیەکەوێتە خەتەرەوە ئەوە جاسوسی ئەوە ئالم بابەتانایە یعنی تۆ ئەبێ ڕۆژنامە نووسێک بی وەکو خۆیان کە ئەم ڕۆژنامە نووسە لە گوڵ کاڵتر بێچێتی و پارتی نەڵێ دڵیان نەشکێنێ جارە ڕەخنێشی ئاسایی لێرە لەوێ بگرێ لە واقعە لەمە بە دەرئیتر ئەمە خراپە باش نییە تاوان بە پێچەوانەی ئەم منتەقە سەخیفەی کاروان ئەنوەر و ڕەحمان غەریبەوە بە پێچەوانەی تەسەوری ئەم خۆفرۆشانەی کە خوان فرۆشۆ بە پارە و بە یەکێتی و بە پارتی ئەسڵەن ئەمانە کە زۆرنای دەسەڵاتن ئاوا بیرەکەنەوە دەنا کاری ڕۆژنامە نووسی دەستبردنە بۆ هەموو ئەو مەلەفە گەورە و هەستیارانە کە لە کۆمەلگایکی دیاریکراو یا کۆمەلگایکی معەنە هەیە بەڕاستی دەستبردنە بۆ هەموو ئەو شتە حەساسانەی کە کەس ناوێت دەستی بۆ بەرێ ڕۆژنامە نووسی ئازا ئەبێ دەستکا بە کونی مارە ئەگەر ماش با بە پەنجەکانیەوە بەڕاستی باش نییە ڕۆژنامە نووسی ئازا و ئازاد ئەبێ بە تەواوی مانە دەست بەرێ بۆ هەموو مەلەفە نهێنیەکان بۆ ئەوەی کە دەرخوازی کۆمەلگا و مێژووی بدا هەموو ئەمانش بە قازانجی لە دوجارە بە قازانجی نیشتیمانەکەی و بە قازانجی گەلەکەی و بە قازانجی ئەوەی کە پێی ئەڵێن ئەمنی قەومی بە قازانجی ئەوانە ئەبێ لە حەقیقە لە ڕاستیە ڕۆژنامە نووس جاسوسی ناکات وەکو ڕەحمان غەریب و وەکو کاروان و ئالم بابەتانە بۆیە ئەوەی کە لە باشووری کوردستانە ئێستا هەن ئەمە هیچی ڕۆژنامە نووس نین وەکاری ڕۆژنامە نووسیش ناکەن بە پێچەوانەوە ئەمانە کۆمەڵی خەڵکن پیاوی ئەم دەسەڵات و ئەو دەسەڵات و ئەو پارە و ئەو وەرێگرن و ئاوا لە ڕاستیا کارەکەن لەبەرەوە بەداخەوە بەڕاستی کە هەموو شەگەران تێکەڵاو کردووە یعنی ئەمانش پێیان وایە کە ڕۆژنامە نووس ئەبێ ئەو کەسە ڕۆژنامە نووسە کە بە قازانجی یەکێتی و پارتی کارکە ئەگەر هات و کۆمەڵشتی خستە ڕوو و کۆمەڵە مرەفی گەوری خستە ڕوو ئەوە جاسوسی و ئەو ئەنم بابەتانەیە لە کاتێکە ئەوەی کە جاسوسیەکە خۆی یەکێتی و پارتی خۆیەتی جاسوسی بۆ چی لە حەقیقەت ڕۆژنامە نووسی داما ئەتوانێت چی بکە تەنها یاریان پێکرێ لە بین یەکێتی و پارتیە لە واقعە بەکاریان ئەهێنن ئەمە بۆ خۆی کێشەکانیانە بۆیە ئەرکی ڕۆژنامە نووس ئەوە نییە کە ئەمانە باسیەکەن لەبەرەوە لە کوردستانی باشوورە ئێستا ئێمە خاوەنی هیچ ڕۆژنامە نووسێک نین و هەموو ئەوەی هەیە هەتا ئەوانەیشی کە بەناوی سربەخۆ قساکەن پیاوی ئەو دەسەڵاتن کلێ گرێدراوی ئەو دەسەڵاتن و بەڕاستی ئەو باشووری کوردستانە ڕۆژنامە نووسی وەکو کاروان ئەنوەریەوێ وەکو ڕەحمان غەریبیەوێ وەکو بۆ نمونە ئەم شاعیرەکەمان کێسە لە ڕووداوە بۆ بە ملیۆنەر با بڵێ ناوەکەین بینێ لەم کاڵا شانسی هەیە هەموو ئەوانەیە هەیە کە زۆرنای ئەو دەسەڵاتن و یەکێتی و پارتین و بۆ خۆیان لە سێمان لەهودەلای پیاساکەن و ئەگەر لەو چوارچێوەیە دەرچوون ئەوە بە قەولەکەی ڕەحمان غەریب ئەوان دیفاعیان لێ ناکەن لە ڕۆژنامە نووسێکی کە ئاوا یاخی بێ کە حەقایقەکان بڵێ کە دەستکا بە کونی مارە کە بەڕاستی مێدیاکە ڕۆژنامە نووس بێ دیفاع لەوان ناکەن هەرچەندە ئێمەمانان بەڕاستی دیفاعی ئەوانەمان ناوێت چونکە ڕەحمان غەریب و کاروان ئەنوەر وەکو دوو ئاسایش وەکو دووسی خوڕ ئەمڕۆ ڕۆڵیان بینی لەگەڵ بەشداربازیانە وەکو وتم من گرێ لە بەشدار ناکەم بەڕاستی هیچ یاریشی پێ ناکەم حەقم بەسەر ئەوە نییە چونکە ئەو لە زیندانە بوو و پێوتراوە ئاوا بڵێ ئاوا بڵێ ئاوا بڵێ ناتوانێت چوارچێوێ دەرچێکە کە بۆی دانراوە بەڵام ئەو دووسی خوڕە کە ڕۆڵی ئاسایشیان بینی ئەمڕۆ زۆر لە کەسایەتی بەشداریاندا بە تایبەتی ڕەحمان غەریب کە هات کردی بە جاسوس کردی بە پارەخۆر کردی بەوەی کە لە بینی دەوڵەمەند و سەرمایه‌دارەکانە ئیشی کردو و مەلەفی ئەمی بڵاو کردو دژی ئەو پارەی بگرێت و ئەلم بابەتانە هەموو ئەوانەی غیرە مباشر وت ئەگەر ئەوەی گوێیان لێ بگرن بەڕاستی لە مۆزوعەکان تێکن بۆیە بەداخەوە ئەم ئەقڵا لە باشووری کوردستانە کە بە ناوی ئۆپۆزیسیۆن قساکەن و بە ناوی مێدیاکارەوە قساکەن ئاوای لە کۆمەلگای ئێمە کردو هەر لەبەر ئەوەیە کە ئەمڕۆ ڕۆژنامە نووسێک لە باشووری کوردستانە مەقبولە کە خۆی بفرۆشێ یعنی کێبەرکێیە لە بەرامبەر ئەوەیە کێ ئەتوانێت بە زووترین کات خۆی بفرۆشێ
چێ ئەتوانێت کە زۆرترین پارە بکە چێ ئەتوانێت کە مەسەلەن ئەوەندە هوشیار بێ بزانێ بەپەلە بڕوا خەریکی خۆفرۆشتن و ئەلم بابەتانە بێ هەر لەبەر ئەوەی شەکە لە ساڵی 92ەوە عەزیزانی ئارام ئەحمەد ئەوەی پێڵەن ئۆپۆزیسیۆن ئەوەی کە پێی ئەڵێن مێدیاکار و ڕۆژنامەنووس و ئەلم بابەتانە هەتا ئێستا نەیانتوانیوە یەک برین ساڕشکن ڕۆژ بە ڕۆژ کۆمەڵگای باشووری کوردستان پڕە بێت لە فەسادی لە بێئەخلاقی لە بێڕۆشتی لە دزی لە درۆزنی لە میدیاکاری سەخیف لە ڕۆژنامەنووسی قەڵەمفرۆش لە نووسەری هیچ و پوچ لە نازانم لە شاعری بەدەماکەوتوو کورە چوزانم لە هونەرمەندی هیچ و پوش دوو دەڕووی ئێوە ئەو کۆمەڵگای ئێمە ئەوەتە کە بۆ خۆتان ئەیبینن لەبەر چییە لەبەرێک ئەمانە بەڕاستی خاوەنی ئەمانن خۆشەویستانی ئارام ئەحمەد خاوەنی هەزاران یەک و ئەو کاروان ئەنوەرن لەگەڵ ڕەحمان غەریبێکا کە ئەگەر بێت و مەلەفەکەی هەڵبەم و هەر قیستان لێش ئەم کە قیزی لێکاتەوە بەڕاستی باشە هەر ڕۆژە زۆرنای کەسێکن ئەو بە خەڵگەڵێ فڵانە دەوڵەمەند پارە بۆ پارە بۆ دژێت و خۆت ئەو دەورە ئەبینی بەڕاستی مێدیاکاری کوردی هەمووی ئەو دەورە ئەبینی ئەوەی ئاوا مایکەکەی بەدەستەوەیە هەر هەمووی کلکی لەگەڵ ئەم و لەگەڵ ئەو لەگەڵ ئەوە گرێداوە بەڕاستی و ئێوە ئەمڕۆ ڕێزم بۆ بەشدار هەیە و بەربوو بوون چونکە خۆتان وتان کە قوبا تاڵەبانی ئیشی بۆ کردو و ئازادی کردووە ئێوە تەنها بەربوو بوون و هاتن ڕۆڵی ئاسایشتان بینی بەداخەوە بۆ بەداخیشەوە نەیتە ئێوە کرۆکتان هەر ئەوەیە لە حقیقەتە ئێوە کۆمەڵی ئینسانی بەکرێ گیراون کە قەڵەمتان حیس کردووە لە کۆمەلگای باشوورە باشە کاری مێدیایی بۆ گەناو بەڕاستی یعنی ئینسان وای لێ هاتووە کە هەست بە شەرمەزاریەکە بەخۆی بڵێ وەڵام من هینم من مێدیاکارم یا من ڕۆژنامەنووسم ئەمەندە سەخیف بووە پیشەکە لە باشووری کوردستانە یعنی بە کورتیەکەی هیچ شتێک لەم باشووری کوردستان نەماوە ئێوە سەخیفتان نەکرد بێت باشە لە سیاست لە پەیوەندی کۆمەڵایەتی لە پەیوەندی سیاسی حتا لە خێزان لە نازانم لە مەسائلی دینی لە مەسائلی کۆمەڵایەتی لە حەشی مەسائلی ئەو ناشینتان کردو بەڕاستی باشە دەمتان جوێتە هەموو شتێک و هەمووشتان گڵاو کردو هەمووشتان ناشین کردو بەداخەوە بەڕاستی بەهەر حاڵ من هەر ئەوە نەم هەبوو قسەیەکی ترم نییە هیوادارم کە توانی بێتن سوودێ بە هەموو لای بگەین و خواتان لەگەڵ بێ ئازیزانی ئارام ئەحمەد